کاتێک کە دەڕۆیتە زانکۆکان، قوتابخانەکان، پەیمانگاکان، دەبینیت کاریگەری دین بەسەر مناڵەکانی ئێمەوە نییە. کچەکانمان پانتۆڵە پێن، کوڕەکانمان نوێژ ناکەن، کچەکانمان زۆربەیان نوێژ ناکەن. داواکارم لە هەموو مامۆسایەکی بەڕێز، بەڕێوەبەرەکان و غەیری بەڕێوەبەرەکان لە هەر شوێنێکن، لە قوتابخانەکان و پەیمانگاکان و زانکۆکان، ڕێگری لە مناڵەکانی ئێمە مەکەن کە نوێژ دەکەن. ڕێگریان لێ مەکەن کە داپۆشراون، دەیەوێت لە جیاتی پانتۆڵ تەنورێ لە پێ بکە، هیچ قانونێکت پێ نییە کە ڕێگری دەکەی، ئیلا قانونی شەیطان نەبێ، چونکە قانونت پێ نییە، هیچ بەڵگەیەکت پێ نییە، هیچ کتابێکت بۆ نەهاتۆ مەنعکرێ. وەکاتێک کتابیشە بێ ئێمە قبوڵی ناکەین کە بڵێن کچەکانتان ماسافیرە بێت. بەڵام با لە خوا بترسن. تەماشا دەکەی کاریگەری دین و ترسی خوا، نوێژ و ڕۆژ و عیبادەت و عومرەکان بەسەرمانەوە نییە. کاکەم لە عومرەیە، کچەکەشی لە مەکتەبە ئەفەنیە، پانتۆڵە پێیە. لە حەجە بە هەمان شێوە، کاتێکە لە حەج دێتەوە کچەکەی و بووکەکەی بە سافیری دێن، پێشوازی لە باوکیان دەکەن. کاریگەری دین بەسەرمانەوە نییە. بەداخەوە با بە خۆماندا بچینەوە. کچەکانمان با هەر لە ئێستا فێری خراپە نەکەین، فێری پانتۆڵ نەکەین، فێری جلی تەسک و تەنک نەکەین، دوای پێمان چارەسەر ناکرێن. یعنی کارەساتە بەخوا. کچەکەی من و تۆ لە قوتابخانەکان و لە کولیەکانە خۆی بە غەریب ئەزانێت، تەماشا ئەکا هەمووی ترسی خوا لە دڵیان نییە، جلوبەرگێکی ناشەرعی کە لە ئافرەتی کافرە و بۆ ئێمە ماوەتەوە لە پێی دەکەن. بەڵام کچەکانی من و تۆ غەریبن. بەڵام پێغەمبەری خواشە فەرمێ صلی الله علیه وسلم فطوبى للغرباء، بەهەشت بۆ ئەو کەسانە بێ کە غەریبن. خوشکی بەڕێزم، کاتێک کە تۆ داپۆشراوی لە زانکۆکان و کولیەکان و معادەکان لە قوتابخانەکان، تۆ غەریبی لە ناویانە، مزگەنی بەهەشت لێ بێ، ئینشاءالله خوا دەتخاتە بەهەشتەوە. خۆشبەختی و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەهەشت بۆ کەسانە بێ کە لە ناو خەڵکیە غەریب و نامون بۆی دینداریەکەیانەوە. بۆیە کچەکانتان بە بەلای نکەم و بە تەنورەیەکی شۆڕەوە بڕۆن بۆ قوتابخانەکان و کولیەکان، با فێری پانتۆڵ نەبن. والله ڕۆژانە تاوانتان بۆ نووسرێ، والله حرامە، بۆ ئافرەت پانتۆڵ حرامە، والله تاوانێکی گەورەیە. خوای خۆت شاید بەڕایەگەێنم. جا ئەمە حاڵی ئێمە بێ، ئەمە حاڵی کچەکانمان بێ لە زانکۆ و قوتابخانە و پەیمانگاکان، ئەبێت چاوەڕێی خۆشی و شادی بکەین کە خوا بەسەرمانە بیڕژێنێ، یا خەمو خەفەت و کێشە مەشاکل کە ئەمڕۆ زۆر بووە. هەر بێگومان ڕوون و ئاشکرایە کە چاوەڕێی چی دەکەین.